کارڵ بێنز ئەو پیاوەی شکستی بە شکست هێنا، یەکێکە لە گرنگترین و بەناوبانگترین داهێنەرەکانی ئۆتۆمبیل لە جیهاندا. یەکەمین کەس بووە کە باسی لەوە کردووە دەکرێت سوتەمەنی بۆ جوڵاندنی ئۆتۆمبیلەکان بەکار بهێنرێت. ئەو بیرۆکەیەش توانی وای لێ بکات کە ببێتە پێشەنگ لە جیهانی دروستکردنی ئۆتۆمبیل، کە تاوەکو ئێستاش لە لای زۆرینەی کەس ئۆتۆمبیلی مێرسیدس بێنز لە پلەی یەکەمدایە. کارڵ بێنز لە ساڵی 1844 لە ئەڵمانیا لەدایک بووە. باوکی شۆفێری شەمەندەفەر بووە. ئەوە ژوای کردهبوو کە هەرزوو بە جیهانی گواستنەوە و ئامێرەکان ئاشنا ببێت. لە دوای ئەوەی خوێندنی ناوەندی تەواو دەکات دەچێتە پەیمانگایەکی تەکنیکی. لە ساڵی 1864 دەبێتە خاوەنی بڕوانەمەی دیبلۆم لە ئەندازیاری. دوای ئەوەی لە چەندین کارگە دەست بەکار دەبێت و بۆ کارکردن چەندین شار دەکات، لەو ماوەیەدا تەنها بیری لە لای ئەوە بووە بتوانێت کارگەیەک بکاتەوە. بەو شێوەیەش لە ساڵی 1871 لەگەڵ هاوڕێیەکیدا توانیان وەرشەیەکی چاکردنەوەی ئامێرەکاندا بمەزرێنن. بەڵام دوای ماوەیەک هاوڕێکەی وازدەکارەکەی دەهێنێت. بێنز بە تەنها دەمێنێتەوە، هەوڵ دەدات کە بزوێنەرێکی جیاواز دروست بکات. بەوەی ئەو بیرۆکەیەوە تووشی چەندین کۆسپ و ئاستەنگ دەبێتەوە. بیرۆکەکەی شکست دەهێنێت، بەڵام کۆڵ نادا و لە هەوڵەکەی بەردەوام دەبێت تا دەتوانێت لە 31 کانونی یەکەمی ساڵی 1879 سەرکەوتن بەدەست بهێنێت. ئەو سەرکەوتنە گەورەی کارڵ بێنز وای کرد کە لە ساڵی 1882 کۆمپانیایەکی بەڕێوەبردنی ئەو بزوێنەرانەی کە بە سوتەمەنی کار دەکەن دا بمەزرێنن. لەگەڵەوەشدا لە ساڵی 1883 توانی لە بواری ئەو بزوێنەرە جیاوازەی کە دای هێنابوو کۆمپانیایەکی تر لەگەڵ دوان لە هاوڕێکانیدا بمەزرێنێت تا لە ئۆتۆمبیلێکدا بەکاری بێنن. بەڵام هاوڕەکانی ڕەتیان کردەوە، چونکە پێیان وابوو کە ئەوە سەرکێشەیەکی گەورەیە، لەوانەیە سەرکەوتوو نەبن. بەڵام کارڵ کۆڵی نەدا و بێهیوانە بوو وەتوانی بیرۆکەکەی جێبەجێ بکات. شایانی باسە یەکەمین ئۆتۆمبیل کە کارڵ توانی دروستی بکات لە کاتی نمایشیدا خۆی دا بە دیوارێکدا و وێران بوو. بەڵام دیسانەوە بێئومێد نەبوو، هەوڵ دەدات ئۆتۆمبیلێکی تر دروست بکات. بەو شێوەیەش لە ساڵی 1899 توانی پلەی یەکەم لە پیشەسازی دروستکردنی ئۆتۆمبیل لە جیهاندا بەدەست بهێنێت. دوای 7 ساڵ لە کارکردن و بەڕێکردنی چەندەها کۆسپ و ئاستەنگی گەورە، دوجار کۆمپانیایەکی نوێی بەناوی بێنز و هاوبەشەکانی دامەزراند. لە داهاتووشدا دەبێت یەکێک لە گەورەترین کۆمپانیەکان لە پیشەسازی دروستکردنی ئۆتۆمبیل لە جیهاندا. لە دوایەوەی ئۆتۆمبیلێکی نوێی دروست کرد کە ناوی لێنا ڤیکتۆریا. بەوەیەشەوە هەنگاو بە هەنگاو کۆمپانیاکە سەرکەوتنی باشی بەدەستێنا، چەندین جۆری ئۆتۆمبیلی جیاوازی دروست کرد. دواتر لە ساڵی 1940 توانی لەگەڵ کۆمپانیایەکی ڕکابەری بەناوی دایملەر کۆمپانیاکەیان یەک بخەن لە ژێر ناوی دایملەر بێنز. لە ماوەی جەنگی دووەمی جیهانیدا کۆمپانیای بێنز ئاستا بە دروستکردنی بزوێنەر بە ئۆتۆمبیل و فڕۆکە جەنگیەکان. وێڕایەوەی تووشی زیانێکی زۆر بووەوە، بەڵام لەگەڵەوەشدا پێشەنگی خۆی لەدەست نەدا، بە تایبەتی لە نێوان کەسایەتیە دەوڵەمەندەکاندا. لۆگۆی مێرسیدس ئەستێرەیەکە کە 3 تیشکی هەیە. ئەوە ژواتای ئەوە دەگەیەنێت کە ئەوان لەسەر ئاو و وشکانی و ئاسمانیشدا بوونیان هەیە. دایملەر لە ساڵی 1900 کۆچی دوایی دەکات، پێش مردنی وەسیەت دەکات کە ناوەکەی ئەولا ببەن و بیکەن بە ناوی کچەکەی کە ناوی مێرسیدسە. بەو شێوەیەش ناوی کۆمپانیاکە کرا بە ناوی مێرسیدس بێنز. ئێستاژ ئەو ناوە لە تەواوی جیهاندا یەکێکە لە گرانبەهاترین ناوەکان کە لەسەر هەر شتێک دابنرێت.